جارێکی تر حزبە کوردستانەکان لە ئاستی بەرپرسی پەیوەندیەکان لە بارگەی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی لە کەرکووک کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا باسی پرۆسەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و بەدەمەوەچوونی هاوڵاتیان بۆ تۆمارکردنی ناوەکانیان و دەرکردنی بایۆمەتری کرا. بەرپرسی پەیوەندیەکانی یەکگرتووی ئیسلامی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی وتی هەموو هەوڵەکان دەخەنە گەڕ بۆ ئەوەی دەرفەتێکی دیکە هەبێت بۆ دروستکردنی هاوپەیمانێتی نوێ بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق لە نێوان حیزبە کوردستانیەکانی کەرکووک. ئەمەش لە کاتێکدایە کە لیستی نیشتیمان تاکە لیستە کە تا ئێستا لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە نێوان گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانێتی بۆ دیموکراسی و دادپەروەری دروست کراوە. حیزبە کوردستانیەکان لە کەرکووک کۆبووینەوە بۆ تاوتوێکردنی پرسی هەڵبژاردنەکان دیارە لاتەن ئاشکرا و ڕوونا لە شاری کەرکووک چەند لیستێک دروست بووە لە ناو پێکاتەی کوردیە و لە هەوڵێکی ئەوە داین کە بتوانین بۆ هەڵبژاردنەکانی 2018 حیزبە کوردستانیەکان تا ڕادێ بتوانین کۆ ببینەوە لە لیستێک ئەگەر نەمانتوانین لە دوو لیستا کۆ ببینەوە بەڵام هەوڵی زیاترمان ئەوەیە لە لیستێک کۆ بینەوە. دیارە ئەم بەڕێزانە کە نوێنەری حیزبەکانیانن ئەو پەیامی ئەمڕۆ ئەگەڕێننەوە بۆ حیزبەکانیان بۆ ئەوەی بتوانین لە ماوەیەکی زووە وەڵاممان بدرێتەوە تا بەرپرسانی یەکەم کۆ ببینەوە بۆ ئەوەی بتوانین بڕیاری لەسەر بدەین و دڵی دانیشتوانی شاری کەرکووک و کەرکووچیەکان خۆش بکەین. لەلایەکی ترەوە کۆمەڵ و گۆڕان لە کەرکووک دەڵێن دەرفەت نەماوە بۆ دروستکردنی هاوپەیمانی نوێ. ئەوەش کە یەکگرتووی ئیسلامی پێشنیاری کردووە تەنها لە کۆبوونەوەکە باس کراوە و بڕیار نەبووە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن باز بکرێت. ئەم کۆبوونەوەی باسی چەند تەوەرێک بوو. یەکێ لەو تەوەرانە هاندانی خەڵک بوو بۆ هەڵبژاردن و بایۆمەتریک یعنی خەڵک هاندێن بۆی بچێ بایۆمەتری بکە و خەڵک بێتەوە و خەڵک کارت وەرگرێ. یەکێ لە پێشنیارەکانی ئەوان پێشنیارێکە بە کتابی فەرمی دراوەتە ئێمە کە لەمە دوا قسەی لێ بکەین ئەگەرێک هەیە بۆ درێژبوونەوەی هاوپەیمانی ڕێی ئێمەیەوێ ئێمەش پێمان وتونە کاکە ئەم بابەتە با لە ئیعلامیش باس نەکرێ جارێ هێشتا زووە جارێ هەر ئەگەرە بەڵام بەداخەوە ینی سیرمان بوو لێ هات کە بەلامانەوە سیر بوو کە باسییان کردو ئێمەش پێماوت کە شتێکی هەڵەیە خۆشیان هەردانیان پێیانە چکە هێشتا قرار نەبووە ئەوە لە ڕاگەاندن باس کرێت چکە هێشتا ماوێتی ینی هێشتا نەبووەتە بڕیار. وادەی تۆمارکردنی هاوپەیمانێتی کۆتایی پێ هاتووە ئەو هاوپەیمانەتی کە ئێستا لە شاری کەرکووکە هەیە هاوپەیمانی نیشتیمانە تەنها هی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی بۆ دادپەروەری دیموکراسی هیچ لایەنیش کە لەو هاوپەیمانین یەکەواتە باسکردن لەوەی کەوا لایەنیکە بچێتە ئەو هاوپەیمانێتی پێم وایە تا ئێستا لە ڕووی یاسایی وادەکەی کۆتایی پێ هاتووە. دوای چەندین کۆبوونەوە لە نێوان حیزبە کوردستانیەکانی کەرکووک گۆڕان و کۆمەڵ داوایان کرد بە جدی کار لەسەر دروستکردنی یەک لیستی لە کەرکووک بکرێت و کورد لە کەرکووک خاوەنی یەک پرۆژە و یەک لیستی هاوبەش بێت. بەڵام حیزبەکانی دەسەڵات داواکەی کۆمەڵ و گۆڕانیان بە جدی و بە هەند وەرنەگرت و لە کەرکووک یەک لیستیان لەبار برد. پارتی بایکۆتی هەڵبژاردنەکانی ڕاگەیاند و یەکێتی تاک و دواساتی دروستکردنی هاوپەیمانێتی وەڵامی کۆمەڵ و گۆڕانی نەدایەوە بۆ دروستکردنی لیستی کوردستانی لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.